بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ مامۆستا عومەر عەلی نووسەر و چاودێری سیاسی قسە دەکەین لەسەر پەرلەمان لە خولی نوێی کارکردنیدا بەخراتنتان دەکەم زۆر سپاس دکتۆری بەڕێزبان لە بەڕێستەوە دەست پێ بکەم بەڕێست وەکو پسپۆر و شارەزایەکی دەستور و لە هەمان کاتیشدا ئاشنا بە ئەم واقعە سیاسی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت بە بۆچوونی بەڕێزت پێ دوایە پەرلەمانی کوردستان لە خولی تاسەیدا ڕێگاکە دۆخەکە لە بەردەمیدا مهەیە ئەبێ بوو ئەوەی لە چوارچێوەی یاسادا کارەکانی خۆی بکە من قسە لەسەر دەستور ناکەم هەڵبەت هەمومان دەزانین ئێمە دەستورمان لە ئێستادا ڕەشنووسێکمان هەیە تا ئێستا پەسەند نەکراوە بەڵام 2000 کۆمەڵە یاسا هەیە لە وڵات ئەم وڵات هەبێ یاسا نییە چی دەڵێ؟ بەڵێ سپاس بۆ تۆ سڵاو لە عومەر و لە بینەرانی خۆشەویستی بەرنامەکە و کەناڵەکەتان بەنسبەت پەرلەمانی کوردستان بۆ ئەمجارە خولی ئەمجارە بەداخەوە من ئەوەندە گەشتبین نیم کە بتوانێ بە ئەرکە سەرچەکانی خۆی هەڵسێ بۆ پێیکە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی بێ ئەویش کۆمەڵی هۆکار هەیە بەڕاستی بۆچی گەشتبینی هەر لێستاوە ئەمە یەکەم قسەی تۆ یانی لەبەرەوەی بەڕاستی یەکەم ئەم پەرلەمانە دەرچەی واقعی هەموو خەڵک نییە دەرچەی خواست و ڕەزامەندی هەموو خەڵک نییە لەبەرەوەی ئێمە دەزانین مەسەن ئەگەر دەستگایەکی بێلایانی سربەخۆ هەبووە بۆ سەرپەرشتیکردنی هەڵبژارنەکان و ئەگەر هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان لە 39 کە کرا ئەگەر دەستگای چاودێری نێودەوڵەتی و ڕێکخراوی یعنی چالاکە بووە بەڕاستی حەقیقەتی بەشداری خەڵکی ئاشکرا دەکرد کە بە بڕوای زۆربەی چاودێران یعنی لە دەوری سەتاسی ئەگەر کەمتر نەبێ زیاتر نییە ئەمەش مانای ئەوەیەکەوە خەڵک لەم واقعا لەم پرۆسە سیاسی کە لەرم دەگوزارێ ماوەی 25 ساڵە نیگەرانە بۆیەش بەشداری سیاسی هەم لە هەڵبژارنەکانی عراق و هەم لە هەڵبژارنەکانی کوردستان بەو پێویست نەبوو لە عێراق بەهۆی ئەوەی کەوە بەڕاستی لەوێ دەستگای چاودێری زیاتر هەیە وەک لێرە حقیقەتی بەشداری خەڵکیان دەخست کە لە دەوری 120 تۆزێ لەو دەورە بوو زیاتر کەمتر بەڵام لێرە قسە لەسەر 135 دەکرێت بە بڕوای من ئەو ڕێژەیە شەر زۆرە ئەمە لەلایەک لایشتر مێژووی پەرلەمانی کوردستان تا ئێستا نەیتوانیوە پەرلەمانی کوردستان کە هەرچەند ئەگە بەراوردێک بکەین نێوان خولەکانیدا ڕابردوو لەگەڵ ئەم خولی ئێستا لە ڕووی پێکاتیانەوە و لە ڕووی ئەوە ینی دەتوانین بڵێن خولەکانی پێشووتر خەڵکی بەتواناتر بە ئەزمونتر لێوە شاوەتری تیابوو لەگەڵ ڕێزمان بۆ ئەوانەی ئەو خولە یعنی بە ئەزمموی مەسەن خولەکانی تر ئەمە وا دەکا کە پەرلەمانی کوردستان لە ماوە دوور درێژدا نەیتوانیوە ئەرکە سەرچیەکانی خۆی لە بە تایبەتی لە چاودێریکردنی حکوومەت لە لێپرسینەوە لە حکوومەت بکە ئەمەڵی هەوڵ هەبووە لە ڕابردوو هیچ هەوڵێک نەبووە تا ئێستا لە ماوەی 25 ساڵی زیاتر لە تەمەنی پەرلەمان نەهاتوون متمانە لە وەزیرێک پرسنەوە لە سەرۆکی وەزیران پرسرێتەوە یاخود متمانیان لێوەربگرێتەوە بە هیچ شێوەیەک نەکراوە داواکاری هەبووە لەلایەن کۆمەڵە بیستەوە لە ڕابردوو بەڵام 2000 زۆرینە تەحکومی کردو نەهێشتوە سەرک وەزیران جێگرەکەی وەزیرەکان بێن و ئەگەر هاتووشن بە نمونە ئێمە لە ڕۆژانی هەفتەی شوبات لە 2011 بینیمان کۆمەڵی وەزیر بانکرا وەزیری ناوخۆ لە ناو پەرلەمان بۆ متمانە لێسنەوە یا لێ نەسەنەوەی یعنی ئەمە خرا دەنگدانە بوو بە زۆرین بابەتەیە ئەمەی کە بانکرامە لە زمانی ئەوە نەبوو کە ئەوەی پێی دەوترێت پرسیار لە زمانی ناوێن لێ ئیستیزافا میوانم داریکردن ئەوە نەبوو کە بچێتە خانەی لێپرسینەوەوە یا ئیستیزواب ئەوەی پێی دەوترێت ئیستیزواب تا بگاتە حەدیەوەی ئێمە لە ئەزمموی هەرێمی کوردستان پەرلەمانی هەرێمی کوردستان تەنیا 2 پەرلەمانتار متمانیان لەسێر دراوەتەوە ئەوش لە سەردەمی نەوەتەکانی سەدەی ڕابردوو بووە کە بەهۆی پەیوەندی ئەو لایەنە سیاسیە بە واقعەکەەوە ئەمەیان لێوەژیراوەتەوە ئەجینا وەکو ئەوەی کە لە پێناو بەرژەوەندەکانی حکوومەت خەڵک پەرلەمان هاتوێتە سەر پێ و لێپرسینەوەی لە حکوومەت کرد بێت تا ئێستا نەبووە و لەو خولەش بە هەمان شێوەیە قەناعەتم وایان نابێت لەبەر ئەوەی خۆی ئێمە لێرە بەڕاستی ئەوەی کە پێی دەوترێت پرۆسەی دیموکراسی و دەستا و دەستکردنی دەسەڵات هەر شتێکی شکلیە ڕووکەشە لە واقعدا دەسەڵاتەکە هێز بەڕێوەی دەبا هێز دەیگۆڕی هەر هێزە دەیگۆڕی تۆ سیر کە مەسەن لە هەڵبژاری 2013 لەگەڵ
2009 هیچ فەرقێکی نییە ینی جیاوازەگنی ئەو هێزەی کە لە پێش 2009 هەبوو هەمان ئەو هێزە هاتە سەر هەبوو جودیمایە وەکو خۆی بەبێ گۆڕانکاری لە دوای 2009 بۆ دوای 2013 لە 2013 بۆ هەمان بۆچی لە بەرەوەی تۆ لێرە یاسا سەروەر نییە ئەمانی لە چوارچەوەی یاسا پەرلەمان کارەکانی بەڵێ ممکن نییە ینی ناتوانێت لە بەرەوەی لای ئێمە بە شێوەیەکی گشتی یاسا سەروەر نییە کە یاسا سەروەر نەوێ ئیتر ناتوانانی پەرلەمانیش مؤسسەیەکەکەوە پێویستە بە یاسا ئیشوکارەکانی خۆی بکە بەڵام زۆر جار پەرلەمان خۆی یاسا پشکێنی دەکا زۆر جار هێز دەسەڵاتەکانی تر وەکو دەسەڵاتی تەنفیزی ئەمانە یاسا شکێنی دەکەن هەرچەندە لە پشت ئەو دەسەڵاتانەوە حیزب هەیە مەسەن تەحەکوم دەکا هێز هەیە تەحەکوم دەکا بە مؤسساتەکانمان ئێمە مؤسساتەکانمان خاوەنی ئیرادە نین مؤسساتی ئیستیشارین زیاتر وەک ئەوەی مؤسساتی فعلی بن بەکردەوە بتوانن ئیرادەی خۆیان بسەپێن بۆ نمونە پەرلەمان ممکن نییە بتوانێت لە پێناو بەرژەوەندەکانی خەڵک پێداگیری بکاکەوە بەرژەوەندێکی خەڵک دەستە بەربکە بۆ نمونە خەڵک 4 ساڵ لە هەرێمی کوردستان ئەمڕۆ نووسینێکم خوێندەوە کە یەکێ لە ئەو نووسرانەیە کە دەچێتەوە سەر یەکێک لەم حیزبە دەسەڵاتدارە ئەو پێی وایە کە لەم خولەی پەرلەمانی کوردستاندا بە حکمی ئەوەی کە معادلەکە گۆڕاوە بە تایبەتی لەوەی کە پەیوەندی بە ڕێژەی کورسیەکانی هێزە جیاوازەکانەوە هەیە ئەم جارە پەرلەمانێکی هێمنمان دەبێت دەتوانێت بە هێمنی هەندێک لە ئیشەکانی خۆی بکە بە دوور لە هەراوهۆریای مزایەدات و ینی توزانم دروستکردنی تەشەنوزات لە هەڵی پەرلەمان بەڵێ خۆی وتم ینی پەرلەمان مؤسسەیەکی ڕووکەشە بۆ حکمڕانیەتی لە هەرێمی کوردستان ئەوەی حکمڕانی دەکات لەسەر ئەرزی واقع تا ئێستا ئەم مەسلەی دوو ئیداری دوو حیزب حکم دەکات لە هەرێمی کوردستان ئەوەی ترکە مەسلەیەکی ڕووکەشە کە تۆ ئەم واقعە بێ ئیتر ناتوانانی قەناعەت بۆ خۆت بێنی بڵێ وەڵا پەرلەمان گۆڕانکاری بەسەرداواتەوە لە چڕوێکەوە گۆڕانی بەسەرداتەوە ئەوەی هێزی بەدەستە پەرلەمان نییە ئەوەی هێزی بەدەستە ئەوە حیزبانەیە کە لە دەرەوەی پەرلەمان ئەو هێزە سیاسیانن بۆیە یعنی هیوای گۆڕانکاری لە چاو خولەکانی پێشتر زۆر زەحمەتەکەەوە زۆر باشە با بچم بۆ لای مامۆستا خۆت ئاگداری کە پەرلەمانی کوردستان یەکەم جەلسەی خۆی گرێدا و پەرلەمانتارانی زۆرنی هەرە زۆریان سوێندی یاساییان خوارد و ئیتر بوون بە پەرلەمانتار با بزانم ئینتیباعی ئەوەلی جەنابەت هەر لەو سەرەتایەوە یعنی بۆ دەستپێشی خولی پێنجەمی پەرلەمانتیە بەڵێ ئێمە ئەگەر سەرنج بدەین هەر لە یەکەمین کۆبوونەوەی پەرلەمان کە ئەنجام درا کە بۆ مەسەلەی سوێند خواردن بوو و لەوەیە کە بە پێی یاسای پەرلەمان ئەبووە هەر لە کۆبوونەوەی یەکەمە دەستەی سەرۆکایەتیش هەڵبژێرن ئێمە ئەبینین هەر لە یەکەم کۆبوونەوەیە ئیتر خروقات دەست پێەکە یعنی ئەو پەرلەمانە ماهیەتی خۆی ئەناسێنێ ئەوەی کە ئەبووە هەر لە کۆبوونەوەی یەکەمە ئەبووایە لە کۆبوونەوەی یەکەمە دەستەی سەرۆکایەتیش هەڵبژێرە بەڵام دوجار ئەمە ئەمە بۆتە عرفێکی سیاسی مامۆستایانی لە زۆربەی هەرە زۆری خولەکانی ڕابردوش ئەمە ینی ڕووی داوە بەڵێ تازەنیە ینی آخر ئەمە دیسان ئەمە جێڕێتەوە بۆ سەر ئەوەی کە دیسانەوە ئەگەڕێتەوە بۆ تەوافقی حیزبەکان و ڕێبکەوتنی حیزبەکان لە خۆیان لە ناو یەکترا و ئێمە ئەو وێنەیە لە پەرلەمان ئەبینین کە وەکو دکتۆری ژووتی کە پەرلەمان لە خولەکانی ڕابردوودا ئێمە چیمان بینیوە و لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا کە ئێمە کۆمەڵە خولی یەک بە دوایەکی پەرلەمانمان هەبووە ئایا ئەم پەرلەمانە چ ڕۆڵێکی هەبووە و چۆن سەیر خەڵک سەیری ئەم پەرلەمانی کردووە جار یعنی ئێمە کە ئەبینین ئاستی ڕێژەی بەشداریکردنی خەڵک لەم خولەی کۆتاییە کە لە نزمترین ئاستایەتی ئەمە ئەومان پێ ئەڵێ کە ئیتر ئەو پەرلەمانە جێگەی متمانەی خەڵک نییە و خەڵک بڕای بەم پەرلەمانە نییە و خەڵک بە درێژایی 27 ساڵی ڕابردوو لە خولەکانی پێشوە بۆ هێزەکان سێزە سیاسەکان بەڵێ ینی ئەم قسەیە ینی ئەمەی کە خەڵک باوەڕی بە پەرلەمان نییە ئەم تر خەڵک باوەڕی تەنانەت بەدەسەڵاتیش نییە هەستاکە ئێمە ینی کۆتایی پێ هاتووە نا ئەزانی چی ئێمە هەستناکە ئێمە حکم ناکات دوازار ئەوەی حکم دەکات کۆمەڵی کورسیە لە ناو پەرلەمانی کوردستان تەواو بەڵێ آخر ئەمە جارێکی تر ئەمان جێڕێتەوە بۆچی بۆ ئەو گۆڕانکاریانەی کە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوویداوە و لە دوای بەهاری عەربی کۆمەڵی دەسەڵات لەم ناوچەیە دروست بوون و ئەو دەسەڵاتانی کە دروست بوون بە هەرێمی کوردستانیشەوە ئێستا هەمویان یەک شێوە و یەک شکڵ و یەک ڕەنگەگرن یعنی ئەمە ئەبینین بۆ نمونە ڕاستەکەی ئێستا بۆ نمونە دەسەڵاتێک لە میسرا دروست بووە لە سەدا حەبەی خەڵک بەشداری هەڵبژاردنیان کردووە بەڵێ معتەرەفە بەڵام ئایا تەنها ئەوەی کە تۆ دەسەڵاتێکت هەبێ
کە تعبیر لە ڕای خەڵک نەکات، تعبیر لە یەکێک لە بنەماکانی دیموکراسی نەکە و تعبیر لە مؤسساتی دیموکراسی نەکە. ئیتر دوجار ئەمە وەکو ئەڵێ ئێستا نزیکەی لە 90 وڵاتی دنیاە پەرلەمان هەیە، بەڵام ئەو پەرلەمانانەی کە تعبیر لە پەرلەمانێکی ئیجابی و حەقیقیەکەن ناگەنە نزیکی 100 پەرلەمان، کەواتە ئەوانەی تر تەنها شێوازێکی شکلیە و تەنها بۆ ئەوەیە کە بڵێن دامەزراوەیەکی دیموکراسیمان هەیە و تەنها بۆ ئەوەی بڵێن کە پەرلەمانێکمان هەیە، بەڵێ بۆ دەرەوە بۆ دامەزراوە نێودەوڵەتیەکان، بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یان بۆ وڵاتانی دەرەوە، ئەمە وێنێک ئەبەخشێ بۆ وڵاتە کە ئایا هەتا چەند ئەم پەرلەمانە ڕۆڵی حەقیقی خۆی ئەبینێت، تا چەند دامەزراوەیەکی دیموکراسیە و تا چەند ئەتوانێت نوێنەرایەتی خەڵک. زۆر باشە، قسە لەسەر ئەوەش دەکەین، با قسە لەسەر نیگەرانیشی تۆ بکەم کە لە سەرەتا قسەکانتەوە ینی هەستم کرد هەیە لەسەر ئەوەی کە هەر لە سەرەتایی دەستپێشی کارەکانی یەکەم دانیشتنی ئەم خولە تازەی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی هەڵنا بژێردرێ و پێش ئەمە زۆرێکە لە خەرق، بەڵام هەندێک پیان وایە ئەمە سەرەتایشی باشە کە تێیدا هێشتا ئەم دوو حیزبە پارتی و یەکێتی باوەڕیان بە تەوافقی سیاسی ماوە لەگەڵ هێزەکانی تر بە حکومی چی بەو ئەتیباری کە ئەمان لە ئێستادا خاوەنی زۆری نن دەتوانن لە یەکەم دانیشتنی پەرلەمان بە بەکارهێنانی ئەم زۆرینەیە دەستی سەرۆکایەتی یەکلاکەنەوە، بەڵام ئەمە ناکەن ینی هێشتا دەرگای گفتوگویان لە نێوان هێزە سیاسیەکان بەکراوەیی هێشتوتەوە لە ڕێگای هێشتنەوەی دانیشتەکانی پەرلەمان بەکراوەیی بۆ بە ئیجابی لەم منتەڵەقەوە سەیری ئەمە ناکەین. ئێمە ئەبێ پێش ئەوە سەیری بکەین، پێش ئەو ڕووداوانە، پێش ئەوەی ڕووداوی یەکەمین کۆبوونەوە ئەنجام بدرێت. ئایا ئەمان پێش ئەوە چیان کردووە و چۆن هەڵبژاردنیان ئەنجام داوە و چۆن خروقاتیان کردووە و چۆنیان دەستیان خستوتە هەڵبژاردنەکانەوە، لەبەر ئەوان پێش ئەمە هەموو کارێکی خۆیان کردووە. بۆچی لەم گۆشەنی گایەوە سەیری ئەم قسەیە ناکەی کە ئەمان دەیکەن؟ آخر من پێ دەڵێم ئەوان کاری خۆیان لەو پێش هەموو کردووە، یعنی ئەبینین ڕێژەی کورسیەکانی ئۆپۆزیسیۆن تا چەند لە کەمبوونایە، ڕێژەی بەشداری خەڵک تا چەند لە کەمبوونایە و ڕێژەی بەرزبوونەوەی کورسیەکانیان تا چ ئاستێکیان هێناوە، لەبەر ئەوەی پێیان کرابێ کردویانە، لەبەرەوە ئێستاش کە ئەمە بەجێ هێڵن بۆ تەوافقاتێکی سیاسی لە حاڵەتی ئێستاە کە ئەو پارتە سیاسیانەی تر کە بەشدارە بن لە پەرلەمانە کە هەمویان بە کورسیەکی کەمتر و ئەگەر سیر بکەین لە خولی پێشووە ڕێژەی ئەندام پەرلەمانەکانی ئۆپۆزیسیۆن نزیکەی 41 ئەندام پەرلەمان بووە و ئێستا نزیکەی 10 ئەندام پەرلەمان دابەزیوە دابەزێ بۆ دەوری نزیکی 33 و 30 و ئەوانە هێشتا زۆرە، بەڵام سیرکە یعنی ئەمە هەمووی بە پلان و بە تەدریجی و بە قۆناغبەندی هاتووە. پێم وایە ئەوان بڕوان بەوە نییە کە پەرلەمانێکی کارا هەبێ، بڕوان بەوە نییە کە دیموکراسی گەشە بکات لە کوردستانە، بڕوان بەوە نییە کە میدیای ئازاد هەبێ و بڕوان بەوە نییە کە خەڵک بەشداری سیاسی هەبێ و ڕۆڵی لە پێکهێنانی دەسەڵاتی سیاسیە هەبێ، چونکە ئەگەر بڕوان بەمانە هەبووایە ئەوە ڕێگەیان ئەدا کە وردە دەسەڵات لە کوردستانە بەرەو ئاڵوگۆڕ بڕوە، بەڵام ئەوان هیچ ڕێگەیەکیان نەداوە بەمانە و ئەبینین بە قۆناغبەندی دێ ئێمە ئەو حاڵەتەی کە لە 2013 خولی پێشووە بەسەر پەرلەمانە هاتووە. لە چه پەرلەمانێکی دنیای پەرلەمان بەو شێوەی بەسەرا هاتووە، 2 ساڵی یەکەم حکومی کردو دەسەڵاتی هەبوو، لە دوای 2 ساڵی یەکەمەوە سەرۆکی پەرلەمان و ئەنێرنەوە بۆ ماڵەوە دەرگای پەرلەمان داخەن و پەرلەمان هیچ ڕۆڵێکی نامێنێت لە 2 ساڵی دواییە. یعنی ئەمە بۆچی؟ چونکە بە بڕوای من پەرلەمانی 2009 لەگەڵ 2013 پەرلەمانێکی تا ڕادەیە کارا بوو و چالاک بوو و گفتوگۆیەکی گەرم و گوڕ لەناو پەرلەمانە هەبوو و پێم وایە ئەم دوو هێزە دەسەڵاتدارە جۆرێک لە مەترسیان بۆ دروست بوو لەسەر ئایندەی خۆیان. کاک شۆڕش یعنی لەبەر ئەوان ڕازی نەبوون بە پەرلەمانێک کە پەرلەمانێکی کارا بێ، پەرلەمانێکی چالاک بێ، پەرلەمانێک بێ داوای مافەکانی خەڵک بکە، پەرلەمانێک بێ چاودێری حکوومەت بکە، پەرلەمانێک بێ داوای شەفافیەتی نەوت و گاز و نازانم چی و چی بکە. لەبەرەوە کاتێک کە پەرلەمان ڕائەگرێ ئەم ڕۆڵەی کۆتایی پێهێنێ خۆی ئامادەکە بۆ پەرلەمانێکی تر کە خۆی ئەیەوێ. پێم وایە ئەم خولەی ئێستا کە خۆی دێ ئەم پەرلەمانی ئێستا بۆچی پەرلەمانەیە کە 2000 دەسەڵاتدارەکان ویستوێنە و بەتایبەتیش پارتی ئەم پەرلەمانە چونکە لە ئێستاە ئەو ویستانەی کە ئەیانەوێ لە ڕووی سیاسیەوە ئەم پەرلەمانی ئێستا ئەم دوو پارتە بەتایبەتی پارتی وەکو بەڕێز باسی لێوە دەکەی لە 4 ساڵی داهاتوو بۆچی بەکاری دێنن؟ من پێم وایە وەکوتم ئەوان ڕازی نەبوون پەرلەمان ئەو ڕۆڵە چالاک و گەورانی ببینێت و ئەوان ڕازی نەبوون بەوەی پەرلەمان نوێنەرایەتی خەڵک بکە، پەرلەمان مافەکان بۆ خەڵک بجێڕێتەوە و پەرلەمان ئەندامی پەرلەمان نوێنەرایەتی خەڵک بکە و ئەم کە ئەم دەسەڵاتانیان لێسەنەوە
پەرلەمان ئەبێ نوێنەرایەتی حیزب بکە و لە ناو حیزبی حیزبی دەسەڵاتدار و حیزبی زۆرینە و لەوێ دەسەڵاتەکان ئەگەڕێنەوە بۆ مەکتەبی سیاسی ئەو حیزبانە زۆر باشە کەواتە ئەم پەرلەمانی کە ئێستا ئەیبینین ئەگەر مەجال بێت ئەم پەرلەمانی کە ئەیبینین پەرلەمانێکە ئەوەی کە ئەیانویست هاتە دی لەم پەرلەمانی نوێ هاتووەتە دی چونکە ئەوان زۆرینی کورسیەکانیان هێناوە و هەر پرۆژەیاسایەکێ بێ خۆیان ئەتوانن یەکلایکەنەوە و زۆرینەن و ئەتوانن ڕێگە بگرن لە هەر پرۆژەیەکی ئۆپۆسیۆنیان حیزبێکی دەرەوەی خۆیان کە بیانوێ پرۆژە چەسپێنیان ئەمە لەڕووی یاساییەوە لە داهاتوودا هیچ ئیشکالێکی دەبێ مادەم ئەمان زۆرینیان هەیە دکتۆری بەڕێز یعنی ئەمە ڕێکاریشی یاسایی نییە خۆی بەداخۆیان ئەگەر مەسەلەی دیموکراسی باستانەوە کرد جەنابەت پرسیارەوەت کرد ینی وتت ئەم جەلسەیە کە دواخراوە بە ئینتیزاریەوەی بە تەوافق هەیە دەسەرۆسی سەرۆکایەتی دابدرێ شتێکی باشە ینی کە ئەمە بە نەزەری اعتیبار حەق نێوەری بگری کە تۆ هاتووی هەڵبژاردن دەکەی ئیتر لە ناو پەرلەمان بە پۆستەکان یەکەم جەلسە ساغی کردەوە مەیخە ژوورە تاریکەکانەوە بۆ ئەوی لەوەی اتفاقی لەسەر بکەی ئەمە بدرێ بەم حیزب و ئەمە بدرێ بەم حیزب ئیستیغلالی مواقفە سیاسیەکانی پێ بکەیت دکتۆر لێرە مەجالێک بەڵێ ینی بە کەمترین خوێندنەوە بۆ دۆخی هەرێمی کوردستان هەمومان ئەوە نازانی کە سروشتی سیاستکردن لە هەرێمی کوردستان ئاوەهایە و ئەگەر بێت و تەجاوزی ئەمە بکەین کارە سات ڕۆدا سەیری کە لە 4 ساڵی ڕابردوو کاتێ تەجاوزی ئەم حاڵەتە کرا ئەم دۆخی کە تیدا سیاست لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت نەتیجەکەی چی بوو پەرلەمان داخرا ڕاست ینی شتێک تاقی نەکەینەوە خەڵک پەرلەمانی دانەخست ئەمە سیاسیەکان بوو سەرکردی حیزبەکان بۆ پەرلەمانیان داخست ئەو دۆخە ئەمە سیاسیەکانن کەوا ڕێز لە دیموکراسیەت ناگرن دۆخی هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی نییە دۆخی ئیسرائیل هیچ کێشەیەکی نیە لە سلوەشتەوە تا ئێستا دامەزراوە ئینتخاباتێک تەزیل نەکراوە هەموو شتەکان بە دیموکراتیت بەڕێوەچوە بۆچی دۆخی ئەمە تەحمل ناکات لە بەرەوەی سیاسەکان ئەم دوو حیزبە بە تایبەتی لە سەرەتادا و ئەوانی تریش کە هاتوون داخلی یاریەکە بوون ئەمانە تەقبولی ئەوە ناکەن کە لە غێری خۆیان کەسێشتر هەبێ بۆیە ئێستا یعنی بە تەوافق و ئەگەر دەیانەوێت حکوومەتێک پێ بێنن تا ئەو ئاستا ڕازیم بە تەوافق لەگەڵ لایەنە سیاسەکان کە لایەنە سیاسەکان ملکەتی داخوازەکانیان بن زیادەڕۆیی نەکەن بەڵام لەسەر ئەوە ڕازینین کە پێ بێنە ناو تەوافقێکەوە کە بێن بزانین ئایا سەروەت و سامانی ئەم وڵاتە لەکوێیە کام حیزب تەحەدای هەموو حیزبەکانی کوردستان دەکەم نوێنەرەکانیشیان لە پەرلەمان کە بزانن لە هەموو خولەکانی پەرلەمان دارایی ئەم وڵاتە لەکوێوەی هاتووە چەندە و چۆنی سەرف دەکرێت دەزانی یەکەم وەزیفەی گرنگی پەرلەمان کە پەرلەمان دروست بووە لە بەریتانیا بەهۆی چاودێریکردنی داهاتەوە دروست بووە نەک لە پێش ئەوەی کەوا چاودێری حکوومەت کابزانی پارەی وڵات چۆن دێ چۆنی سرف دەکرێت ئێمە پەرلەمانەکەمان وەزیری داریاییمان هەمووی نازانێت پارەی ئەم وڵاتە لە کوێوە دێ و چۆن سرف دەکرێت ئیتر تۆ باسی موسادی چی دەکەی ئەم موسەسەتانە هەمووی ڕووکەشە لە ژوورە تاریکان هەمووی حکوم دەدرێت تۆ ئەگەر وانە بێ یعنی بەڕاستی مەسەن دەزانی ئەو هەموو پارە بە هەدەر دەدرێت کەسێکە هیچ موقعێکی لە ناو موسەساتی ڕسمی ئەم وڵاتە نییە بەڵام سەروەت و سامانەی داهاتێکی گەلک زۆری لە بەردەستە مادەم ئەم موسەساتانە ڕووکەشن کاتە خەڵک حەق خۆیەتی یا حەقی خۆی بە لە داهاتوودا لە ڕابردوودا نەچۆتە سەر سندوقەکانی دەنگدان بۆچی بە شێوێکی سووەڕی شەرعیەدا بە شتێکە نەتیجەکەی ئەمریکا بەڕێستان باسی لێوە دەکەن بە تایبەتی کە هەندێک گلەیان هەیە لە تەواجودی خەڵک لەسەر سندوقەکانی دەنگدان بە تایبەتی لەم هەڵبژاردن بەڵێ خەڵک یعنی زۆرینەی نەچووە بەڕاستی ئەگەر تۆ لە وڵاتێکی موسەساتی بی ئەم ڕێژەکەمە حقیقەتەکەی دەردەکەوێت ئایا 15 کە چوەیان 100 یا 120 لەو دەورێت دەردەکەوێت ئەم دوای موسەساتە ڕسمیەکان وەکو بۆ نمونە قەزا یاخود ڕێکخراوە مەدەنیەکان کە چالاکن و سەر بە هیچ حیزبێک نینە ئەمانە دێنە دەنگ بۆ پوچەڵکردنەوەی دەرەنجامی ئەم هەڵبژارنە بۆ پوچەڵکردنەوەی ئەم هەڵبژارن لەبەرەوەی ناکرێتەوە من لە دەوامە یەکدام یعنی 27 ساڵە هەمان دەموچاو هەمان حیزب گۆڕانکاری نەبێت لە خەریتەی سیاسی وڵاتەکە باشە ئەی باش و خراپی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن چیە ئەگەر هەبێ نابێ لەسەر ئەوە تۆ لە بەریتانیا مەسەن حیزبێک دێتە سەر حکومڕان حیزبەکەی تر لە وڵاتانی تریش حیزبە ئۆپۆزیسیەکانەکان لەسەر وەزعی ئەم حیزبە سەماوەری خۆیان زیاد دەکەن لە خولەکانی داهاتوو دێنە ناو حکوومەتەوە بەڵام لەسەر شکستی خۆیان جەماوەر زیاد دەکەن کورسی زیاد دەکەن لانیک لێرە خۆی لەبەرەوەی هەڵبژاردن حەقیقی نییە تۆ دەستگایەکت هەیە کە دەستگایەکی حیزبیە سەرپەرشتی هەڵبژاردن دەکە ئەمە گرنگترین غەڵەت گەورەترین غەڵەتە لە عێراق و لە هەرێمی کوردستانیش چونکە قەزا
سەرپەرشتی هەڵبژارنەکانی دەکرد بەڵام هێنان دەستگایەکیان دانا ئالاسە سربەخۆیە بێلایەنە بەڵام دەستگایەکی دەستەمۆیە ئەوەی لە عێراقیشە ئەوەی لە کوردستانیش دەستەمۆیە بۆ حیزبەکان بەداخەوە هەموو حیزبەکانی ناو بەخۆشیان دەوت ئۆپۆزیسیۆن بەو واقع ڕازی بوون کە ئەم دەستگا گرینگە بە ترکیبی حیزبی پێک پێدرێت نەک لە خەڵکی بێلایەن چکە ئەگەر ئێستا ئەم دەستگای هەڵبژارنەی کە پێکات لە چەند ساڵێک بەر لەمەوە بەر لە هەرێمی کوردستان ممکن نەبوو ئەگەر خەڵکی سربەخۆی تیابە بەو دەرەنجامە ڕازی بێت بەڵێ هەیە ئەوە ئەوە لەگەڵ ڕێزم ئەوە یعنی هەندێ هەڵوێستی حیزبە سیاسیەکانە کە دەڵێن مەسەن خەڵکی سربەخۆ نەماوە خەڵکی سربەخۆ ماوە سربەخۆ لە پێناو بەرژەوەندی گشتی وڵاتەکەی قسە دەکە خەڵکی سربەخۆ ینی کە ڕاستە من کەسێکە سربەخۆیە لە پێناو بەرژەوەندی گشتی وڵاتەکەی قسە دەکامە سربەخۆیە بەڵام تۆ لە وەکو بڵێن کۆمەڵی ئیسلامی یا گۆڕان یا پارتی یا یەکێتی کە بڵێ من دوو کورسیم دەوێت لەناو کۆمیسیۆن کورسێکم دەوێت ترم ئەم کۆمیسیۆنە قیمەتی چییە ئەم هەڵبژاردنە قیمەتی چیە کاتێک کە دەستگایەکی حیزبی بێ سەرپەرشتی هەڵبژاردن بکە بۆیش مەسەن نەتیجەکەی بۆ شێوەکەوتەوە ئەگەر دەستگایەکی سەربەخۆ بووە لانی کەم لە سەرەتاوە بە زەوابتی ینی کاریگەر دەهاتە ناو پرۆسی هەڵبژارنەکەەوە دەرەنجامەکان بە شێوەیەشتر دەبوو بۆیە ینی هەموو حیزبەکان بەداخەوە کەم تا زۆر لە واقعا بەشدارن لە واقعی کە ئەمڕۆ بەسەر هەرێمی کوردستان داهاتوە وەکو وتم گرنگترین شتیش لە بەریتانیا وتیان ئێمە ناچین زەریبە نادەین هەتا نوێنەرانمان لە ناو پەرلەمان بۆی بزانین ئەو زەریبەی ئێمە چی لێ دێ لە ناو پەرلەمان ئیتر ئەمە یەکەم کاری سەرەکی پەرلەمانە بەڵام هەموو جەنابەت یعنی ئەوە ڕۆژ میدیاکاری تعقیب کە بزانە سەرۆکی پەرلەمانەکان ئەندامی پەرلەمانەکانی کوردستان کامەی دەزانێت مەسەن داهاتی ئەم وڵاتە ئەستن میزانیە قانونی میزانیە تا 2009 ئەوانش ئەگەر بڕۆی هەر مەبلەغی تیانە مەبلەغی تیانە بۆ دوای ئەوە تۆزەی مەبالغی شکلیان خزۆتەنایە بەڵام نازانانی من ئەو هەموو لێشاوی پارەیە دەبینم منە وڵاتە دێ و دەڕوە ئەو هەموو تەخشان و پەخشانە دەبینیم لەلایەن بەرپرسانەوە بەڵام کەسی مەسەن فەرمانبەرانی ئەم هەرێما لە چاو کەرکوو کە سعاتێک لێرە دوورە هەمان سیستەمە یعنی دەبێ بە ساڵی حەموسە وەگری حەموسەکەشی یاخود لە تەموسێ 120 یاخود 16 ئەمە لە کاتێکدا کە تۆ بە هەموو شتێکی بەغدا ڕازی دەڵێ بەغدا سەبەبکارە بۆ ئەم وەزع باشەکە بە بەغدا سەبەبکارە بۆ تۆ خوشی لە بەغدا دانیشت یا شەڕی حیزبەکانی بە کوردی دەکەی لە بەغدا بۆ یعنی پێداگری ناکەی لەسەر ئەم مەسەلە گرنگانە لەسەر کوتی خەڵک زۆر باشدا لەسەر بنەما ئەساسیەکانی فیدرالیت سەخامجیکردنی فیدرالیەتی هەرێمی کوردستان زۆر باشە بەڵام ئێستا ئەگەر ملاحەزە بکەی ئێستا شەڕی ئەوەیانە باز لە میزانەی بەغدا دەکەن چونکە پارەیە مەدەرجەوەندی خۆیانی تایە میزانیە ئایا کومە بۆ هەرێمی کوردستان غەدری بەڵام مەسەلەکانی تر بەلایەوە ناسن ئەگەر ئێستا لە میدیاکان قسە لەسەر میزانیە دەکرێت کە گوایە میزانیەکە غەدری تیا هەیە لەسەر هەرێمی کوردستان بەڵام مەسەلەکانی تر ئەوە چوونەتە ناو حکومەت ئەسڵن نەباسی مادەی سەوسلیان کردووە نەباسی سنووری هەرێمی کوردستانیان کردووە نەباسی مەسەلەی بڕینی قوتی خەڵکیان کردووەکەەوە 5 ساڵە براوە بە حساب حکومەت زۆر باشە مامۆستای بەڕێز خۆ دەزانی گۆڕانکاریەشی دیاریانی بەسەر نەخشەی کورسی حیزبەکان لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان داهاتوو ئەمە دیارەیانی پێ دوای لە داهاتوو ئەمە ڕنگدانەوەی چی دەبێت لە هەڵی پەرلەمان بەڵێ ئەگەر سەرنج بدەین بە هەڵبژاردنەکانی پێشوو هەڵبژاردنەکانی 2009 هەڵبژاردنەکانی 2013 وەکو پێشتر وتم ئەو گۆڕانکاری کە هێزە دەسەڵاتدارەکان ئاویست لە کوردستان ڕووبدا ڕوویدا و لە دابەزینی ڕێژەی ئاستی پارتە ئۆپۆزیسیۆنەکان تا ڕادەیەکی زۆر کەم بووە و ئەو کورسیانی کە خۆیان ئەیانویست تا ڕادەیەکی زیاتر بەرزی بکەن و بەرزیان کردەوە لەبەرەوە پەرلەمانێکیان دروست کردووە کە بە ویست و ئیرادەی خۆیان بووە بەم شێوەی کە ئێستا ئەیبینین لەبەرەوە ئێمە ئەیبینین طبعا ئەمە ڕنگدانەوەی چیە ڕنگدانەوەی واقعی سیستمی سیاسیە لە هەرێمی کوردستانە یعنی بارودۆخی سیاسی لە نێوان پارتە دەسەڵاتدارەکانە چۆنە و دوو ئیدارەی هەتاکو ئێستا هەر بەردەوامە و هەتاکو ئێستا ئێمە دەستورێکمانە لە هەرێمی کوردستانە بە درێژای 27 ساڵی ڕابردوو و ئێمە ئەبینین هەموو شتێک لەم وڵاتە بە حیزبی کراوە دادگاکان میدیاکان هەتاکو هەتا دوای هەموو شتەکان کەواتە ئەم پەرلەمانەش ڕنگدانەوەی ئەو بارودۆخە سیاسیە کە لە هەرێمی کوردستانە لەبەرەوە ئێمە بەرلەوەی چاوەڕوانیمان لە پەرلەمان هەبێت کە کاری گەورە بکە حەقوانە بوو ینی لە خوارەوە لە دەرەوەی پەرلەمان کۆمەڵشتی تر هەبوو چاک بکرابایە بەڵام لە دادگاکان بنمونە دوو ئیدارەینی هەڵدرابایە بنمونە هێز لە پارتی یەکێتی بسەندرابایەوە پارە چوزانم گەڕابایەوە بۆ شوێنە دروستەکەی خۆی ینی لە غیابی هەموو ئەمانە ینی معقولە ئێمە چاوەڕوانی زۆر گەورە لە پەرلەمان بکەین لە هەر پەرلەمانێک هەتا ئەگەر ئەو پەرلەمانەتی دا پارتی یەکێتی دە کورسیشە نەبێ
بەڵێ ئەمە بەرپرسیارەتی پارتە سیاسیەکانی دەرەوەی دەسەڵات بوو. چونکە ئەو پارتە سیاسیانە کە ڕێبەراتی کۆمەڵێک خەڵکی زۆریانە کردووە، خەڵک هیوایەکی زۆری بە ئەوان بوو و ئەبینین لە ساڵانی ڕابردوو کۆمەڵە خۆپیشاندان بوو، کۆمەڵێ ڕێپێوان بوو، کۆمەڵە ناڕزایەتی زۆر بوو و هەروە پاشە و کەوتکردنی موچە کە ئەمە بارودۆخێکی ئۆپۆسیۆنی باشی دروست کرده بوو. بەڵام بەداخەوە پارتە ئۆپۆسیۆنەکان نەیانتوانی ڕابەرایەتی خەڵک بە شێوەیەکی دروست بکەن و بە شێوەیەکی ڕاست بکەن. بەڵێ ئەمە چونکە لەوانەیە بڵێم ئۆپۆسیۆن ئەگەڕێ بە شوێن ناتەواویەکانی دەسەڵاتە، لەبەرەوە کاتێک کە تۆ ئەبینی دەسەڵات گەندەڵە، دەسەڵات شەفاف نییە و دەسەڵاتێکی حیزبی ئەوەیە کە هەموو لایەکمان یعنی کاک شۆڕەزانچی ئەمە کەواتە فرسەت و هەلێکی زۆر گەورەیە بۆ ئۆپۆسیۆن کە ئەو ناتەواویانی دەسەڵات بقۆزێتەوە و ڕابەرایەتی جەماوەر و خەڵکی پێ بکە بۆ لاوازکردنی ئەو دەسەڵاتەی کە هەیە. بەڵام لێرە ئێمە پلان و نەخشەی سیاسی پارتە ئۆپۆسیۆنەکانمان بۆ دەرەکەوێ کە خاوەنی پلانێکی استراتیژی نەبوون و خاوەنێکی دیدگا و ڕوئیایەکی سیاسی ڕوون نەبوون و نەیانتوانی ڕابەرایەتی ئەم جەماوەر و ئەم خەڵکە بکەن. ئێمە سەیریکە ئێمە ئەبینین ئەو پارتە ئۆپۆسیۆنان تەنانەت لە کاتی هەڵبژاردنەکانە ئەتوانین بڵین ئۆپۆزیسیۆن دژی ئۆپۆزیسیۆن، یعنی ئەم سیستماچ و بەڕێوە لە جیاتی ئەوەی هەموو ئۆپۆزیسیۆن بەرەیەکی یەکگرتوو بووە دژی دەسەڵات. من پێشتر وتارێکم نووسی بە ناوی پێش هەڵبژاردنەکە لەوەیە بە ناوی کۆتایی ئۆپۆزیسیۆن، پەرلەمانی کوردستان و کۆتایی ئۆپۆزیسیۆن. یعنی لەوەیە من باسی ئەوەم کرد و پێشەوەی هەڵبژاردنیش ڕوودا بوتم ئەگەر ئەم پارتە ئۆپۆزیسیۆنانە هەڵبژاردننی عێراقیان بینیوە و لە هەڵبژاردننی عێراقا کە جەماوەرێکی خەڵکی زۆر بەشداری بوو، خەڵک بە حەماسەوە ئەڕۆی بەرە سندوقەکانی دەنگدان و خەڵک بڕوای وابوو کە ئەم جارە گۆڕانکاری ڕوئەدا لە ژمارەی کورسیەکانە بەتایبەتی ژمارەی هەردوو پارتە دەسەڵاتدارەکە. بەڵام ئەو دۆخەی کە هێنایەنە ئاراوە بەو تەزویرکردنە ئەلەکترۆنی کە یعنی کارەسات بوو بەڕاستی ئەوەی کە بەسەر بارودۆخی سیاسی و دیموکراسی و هەڵبژاردنیانە هێنا لە هەرێمی کوردستانە. بەڵام لەگەڵ ئەوەی کە ئەو بارودۆخە سیاسی نالەبارەش ڕوویدا هەڵبژاردنیش بەو جۆری لێهات، ئەم پارتە ئۆپۆزیسیۆنانە هەڵوێستێکی یەکگرتویان نەبوو، دیود و خوێندنەوەیەکیان بۆ ئەم هەموو تەزویرە نەبوو و هەر ئەوە ملیاندا بۆ هەڵبژاردننی داهاتوو لە سینە. ئێستا ئەم پارتە ئۆپۆزیسیۆنە دەزانێت چی ڕوویداوە؟ ئاخر من دەمێ ئەو پرسیارە لێ بکەم ڕاشکاو بە لەگەڵ بینەر دەزانن چی ڕوویداوە بەجددی ینی سیرکە دەزان لە سینۆسی ڕوویداوە ئەبوایە تێدەگەن تۆ سیرکە هینەکە چۆنە پارتە دەسەڵاتدارەکان کە باگراوندی فکری و خوێندنەوەی سیاسی ئەم پارتە ئۆپۆزیسیۆنیان خوێندەوە بای چەندن چونکە لە هەڵبژاردننی عێراقا کاتێک کە بینیان ئەوان هەڵوێستیان نییە، کاتێک کە بینیان ئەوە دیدگایەکی ڕوونیان نییە، کاتێک کە بینیان ئەوان هێزێکی یەکگرتوو نین بۆ ئەوەی ڕابەرایەتی جەماوەر بکەن و جەماوەری ناڕازی بکەن و پشت لە دەنگە خەڵکە ناڕازیەکەی خۆیان نەکەن. من هەرو کاتە نووسی بووم باش ئێستا خەڵک بەتایبەتی ئەو کاتە بەشداریەکی باشی خەڵکی شەبوو، باش ئێستا خەڵک ناچێت بۆ سەر سندوقەکانی دەنگدان لە عێراقا کەم چوو. من ئەو کاتە پێوتن کە لە عێراقا کەم ئەچێ، لە هەڵبژاردننی کوردستانە زۆر کەمتر ئەچێ. باشە وتم خەڵک ناچێ، ئەی پارتە سیاسیەکان بۆ کوێچن؟ یعنی معقولە تۆ بیر نەکەیتەوە جەماوەرەکەت ناچێ، جەماوەرە ناڕازیەکە بە تایبەتی ئۆپۆزیسیۆن خەڵکی ناڕازی لەگەڵایە، خەڵکی ڕەخنەگری لەگەڵایە، ئەو خەڵکانێک لەگەڵایە کە لەگەڵ ئەو هەموو گەندەڵی و هینانەی دەسەڵات ناڕازیە. زۆر باش کەواتە ئەم پارتە سیاسیانە خەڵکەکەیان بەجێ هێشت و چوونە هەڵبژاردنەوە، ئەوانیش خەڵکیش بڕیاری بایکۆتی ئۆپۆزیسیۆنەکانیاندا پێش دەسەڵات، چونکە زۆربەی ئەو خەڵکی کە نەچوە بۆ هەڵبژاردن جەماوەری پارتە ئۆپۆزیسیۆنەکان. زۆر باشە خۆ دەزانین لە ماوەکانی ڕابردوو هۆڵی پەرلەمان ببوو بە شوێنێک بۆ ڕنگدانەوەی ئەو ململانێ و چشمە سیاسیانی کە لەنێوان هێزەکان داهبووە واضح بوو. پێ دوایە ئەمە درێژەی هەبێ لەم خولەی تازەی پەرلەمانیان خۆی پەرلەمان جێگەی چییە؟ جێگەی مشتومڕ و گفتوگۆ و ململانەیەکی توندە، بەڵام لەسەر چی؟ لەسەر کێشەکانی خەڵک، لەسەر مەسەلە دەستوریەکان، لەسەر پرۆژە یاساکان، لەسەر چۆن نوێنەرایەتی خەڵکەی وە گرفتی خەڵک چییە؟ ئێمە یعنی لە کۆمەلگای کوردیە ئێمە خەڵک دەیان کێشەی هەیە، بەتایبەتی لە دوای پاشەکەوتی موچە و ئەو بارودۆخە ناهەموارەی کە خەڵک بەسەریا هات و ئەو بارودۆخە گوزەرانە ئابووری بۆ خەڵک و بۆ کۆمپانیاکان و بۆ بازار و بۆ هێزە سیاسیەکان و بۆ ئازادی و بۆ مەسەلەی دیموکراسی دروست بوو. یعنی کوردستان کەوتە قەیرانێکی زۆر گەورەوە. لەبەر ئەوە ئەبوایە پەرلەمان ئەبێ پەرلەمان
گفتوگۆ و مناقەشە لەسەر ئەم مەسەلانە بکە بەڵام وەکو وتم ئەم دوو هێزە سیاسیانە نانەوێت پەرلەمان ئەوە بێ نانەوێت پەرلەمان ئەو دامەزراوە چالاکە بێ کە کێشەکانی خەڵکی تا چارەسەر بکرێ و مەسەلەی شەفافێتی چاسەر بکرێ و پەرلەمان هێزێک بێ کە چاودێری حکوومەتکە ئەم خاڵە زۆر گرنگە کاک شۆڕش پەرلەمان هێزێک بێ چاودێری حکوومەت بکە چونکە ئەوان هەموو ئەوەی کە ئەیکەن هەموو ئەو گەندەڵی کە ئەیکەن ئەموو ناشەفافێتی کە هەیە هەموو ئەو قۆرخکاری کە بەسەر بازار ڕووبواری ئابووری و سەرچاوەکانی دارایی هەیە لە ڕێی حکوومەتەوە ئەیکەن لەبەرەوە هەرگیز ئەوان ڕێگە نادەن پەرلەمان هێزێکی چالاک بێ بۆ چاودێریکردنی حکوومەت و پێم وایە ئیستغلالی ئەم زۆری نێژ دەکەن کە هەیەە من پێم وایە ئێستا ئەو پەرلەمانیان والێ کرد ئەوەندە لاوازیان کرد وەکو دکتۆریش باسی کرد چونکە تۆ ئەندامی پەرلەمان ئەبێ چالاکترین و لێهاتووترین خەڵکی کۆمەلگاکەی تۆ بچنە پەرلەمان بەڵام لە ماوەکانی ڕابرد و ئەدای ئەوان لە سیاستکردن و لە اقتصاد و حتا لە ڕووی ئەمنیشەوە کۆمەڵی کێشەی گەورە گەورەی بۆ هەرێمی کوردستان دروست کرد و ئەو کاتەشی کە لەگەڵ بەغدا کەوتنە کێشەوە بۆیان دەرکەوت کە بەفعلی ئەدای ئەوان ئەوە نەتیجەکەیەتی هەز ناکەی ینی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ینی بە ئەدای خۆیاندا بچنەوە و زۆر پێویست بەوە نەکە ینی لە ناوهۆڵی پەرلەمان توزانم هێزە ڕکابەرەکانی پارتی و یەکێتی ینی بە دوای کەم کوردەکانیاندا بکڕێن بە تایبەتی کە خۆیان نەتیجەکە دەبێنن ینی نەتیجەی ئەدای خراپی ئەوان حتا لەسەر ئەحزابی خۆیانێنی چۆن بووە یەکێتی و پارتی ینی بەڵێ هەز ناکەی بەڵێ پێم وایە گەشتبینی تۆزێ کاتێکە نا ئەمە مای گەشتبینی نییە بۆ چونکە ئەمە لەسەر مەسلەی گەشەپێدانی دیموکراسی ئەوەستێتەوە لەسەر چالاکبوونی دامەزراوە دیموکراسیەکان ئەوەستێتەوە لەسەر لاوازکردنی ڕۆڵی پەرلەمان ئەوەستێتەوە ینی بەڵێ ئەیانەوێ ڕۆڵەکە لە پەرلەمان بسەنەوە جارێکی تر ڕۆڵەکە بدەنەوە بە حیزب و لە ڕێگەی مەکتەب سیاسی حیزبەکانەوە کێشەکانیان لەگەڵ بەغا لەگەڵ هەر شوێنێکی تر هەیە چارەسەر بکەن ئێمە ئێستا ئەیبینین لەگەڵ بەغا کاتێک کە ئەڕۆن بۆ بەغا مەسلەی نەوتە مەسلەی بودجێ مەسلەی بڕیاری سەوچلە مەسلەی باشە ڕۆڵی پەرلەمانم پێ بڵێ لەم کێشانەی کە لەگەڵ بەغا باسیەکەن ئادەی ئەم پەرلەمانی هەرێمی کوردستانە نوێنەریان کوا لەو وەفدەی کە ئەڕوا بۆ بەغا و تا ئێستا پەرلەمان چ ڕۆڵێکی هەبوو لەو کێشە چارە نووسازانەیە مناقەشیان کردووە لەبەر ئەوە ئەوان بەردەوام ئەیانەوێ پەرلەمان شتێکی ڕۆتینی بێ و ئەوەی ڕۆڵی کارە ئەبینێ مەکتەب سیاسی دوو پارتە سیاسیەکە بێ و ئێستاش کە ئەم پەرلەمانە بە تایبەتی کە ئێمە ئەبینین ئاستی ڕێژەی خەڵکی بەتوانە کەم بۆتەوە لە پەرلەمانە هەم لە لای دوو پارتە سیاسیەکە خۆیان پێم وایە لەناو دوو پارتە سیاسیەکە شاتۆ سەیری ئەو ئەندامانە کە نردویانە بۆ پەرلەمان لە خولی پێشوو لاواسترا خول بۆ خول لاواسترە بێ یعنی بۆچی بۆ ئەوەی ئەو خەڵکانی کە ئەیانێرن خەڵکێکی دەستەمۆ بن توانای سەرپێچیکردنی بڕیارە سیاسیەکانی مەکتەب سیاسی و حیزبە سیاسیەکانیان نەبێ و ئەمە تەنها شتێکی ڕۆتینی بێ بۆ تێپەڕانی ئەو بڕیارانی کە خۆیان زۆر باشە بەڵام دکتۆری بەڕێز لە ماوەکانی ڕابردوو ئێستا قسە لەسەر ئەوەی هەیە کە بەشش ئەوانەی لە ئێستای پەرلەمانی کوردستاندا بوونەتە پەرلەمان کەسانی لاواسن ئەمە قسەی ناو شەقام و خەڵکە بەڵام لە ماوەکانی ڕابردوو کەسانی بەهێزی شەبووە لە ناو پەرلەمانی کوردستان حتا لە ناو لیستەکانی پارتی و یەکێتیش کەسانی بەڕێز و دڵسۆز و بەهێزی شەبوون بەڵام هێشتا گلەی زۆر هەبوو لە ئەدای پەرلەمان پەرلەمان دەستگایەکی لەگەڵ ڕێزم کارتۆنی ئیستیشاریە خاوەن بڕیار نییە خاوەن بڕیار کەواتە پەیوەندی بە کەسەکانەوە نییە لە ئەسڵدا ئیرادەیەک نییە بە ئەوە نییە مەسەن تۆ ئێستا لە پەرلەمان گەرە وەرە حکومەت وەزیرەکان مەنسەبێکی سیاسی چێ دادنەی دانێ حەز دەکەی باش کابرا شادەی هەبێ شارەت بەس خوێنەوە بزانێ امزاکە چونکە هیچ مەسئولیەتێک لە ڕووی فەنیەوە هەڵناگرێ بەس لە ڕووی سیاسیەوە مەسئولیەت هەڵدەگرێت بەڵام تو وەرە لە خوار وەزیرەوە تا گزیر هەمویان بۆ حیزبی کردووە هەمووی بە حیزبی کراوە ئیتر ئەمە چۆن دەتوانێت خزمەت بە هاوڵاتیان بکە ئەمە 25 ساڵە سیستەمی ئەم وڵاتە لەسەر ئەم بە حیزبیکردنی پەرلەمان مؤسسەتە حکوومیەکان قینێ مؤسسە ئیداریەکانیشان کردوتە حیزبی بۆیە تۆ مەسەن دەبینی خزمەت گوزاریەکان لەسەر ئاسی تەندروستی پەروەردە خوێندنی باڵا هەموو بوارەکان سێکتەرەکان بێکەڵکە هیچ خزمەت گوزاری نییە تۆ سیر کە ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەرەو بەهین بە خەسخەسەکردنی سێکتەرەکان دەڕۆین خوێندنی سەر پەروەردەیە خوێندنی باڵایە تەندروستیە هەمووی بەرەوە دەڕۆین ئێستا مەسەن تۆ لە زانکۆکانی کوردستان خوێندنی هەندێک زۆر بەشە بوو ئێوارانی هەبوو ئەمانەدایان خستوە بەڵام لە پەنا ئەمانەدا کۆلی زیاریە بەردەوامە کرێتەوە زانکۆکان خۆیان لەڕی بە پارەوە بەڵێ ئەمە بیا پارە لێ ئێوارەکانیان داخست بۆی تۆ ناچاربی
وەرنەگیری پسی لە دەرەوە لە زانکۆیەکی ئەلی بخوێنی ئەمە هەمووی مانای ئەوەیە کە ئێمە لەم هەرێمەدا نەخاوەنی مؤسساتی حەقیقینین کە تەعبیر لە ئیرادەی خەڵک بە بەڵکو لە بەرژەوەندی حیزبەکان دەکات بۆیە ئەم پەرلەمانە بەداخەوە ینی ئەوانە کە حیزبێک هاتن بە ناوی ئۆپۆزیسیۆن لە 2013 ئۆپۆزیسیۆن نەما لە کوردستان چونکە هەمویان بەشداری حکومت بوون تا کۆتایی ماوەی حکومەتەکەش ئەم هاتنە دەرەوە لە حکومەتەکە بۆیە تا ئێستاش تا حکومت پێش تشکیل نەکرێ نازانی چێ ئۆپۆزیسیۆنە و چێ خود لە محارەزە چێ لەناو حکومەتە بۆیە ئێستا کە تقریبا حکومت بەڕاستی دامەزیەکانی حکومت بۆتە لقی بۆتە بەشێک لە مؤسساتە حیزبیەکان بۆتە بەشێک لە مؤسساتە حیزبەکان ممکنێتەوە لەسەر کەفاعەتی خۆت بتوانی کورسێک وەگری بتوانی پۆستێک وەگری ئەگەر قابلی ئەوەش خۆ دەگرێت ڕەنگە چێشت بۆ دروست بەڵێ ئەمە واریدە بەڵام مەسەن هەموو مؤسساتەکان پۆست و پایەکان پڕکراوەتەوە بە خەڵکانێک لەسەر ئەساسی تەسکیی حیزبی بەبێ گوێدانە هەموو بوارەکانی تر ئیتر ئەمە من چۆن دڵم بم پەرلەمانە خۆش بێ ئەم پەرلەمانە ڕۆژێک هات وتی بڵێ کاکە بەس ئەمە 27 ساڵە پێویستە ئەم وڵاتە بنیاد بنین دەبێت لەسەر ئەساسی کەفاعەت پۆستەکان بکرێتەوە نەک لەسەر ئەساسی حیزبایەتی و تەسکیی حیزبی بەڵام پەرلەمان نەهات ڕاز ناکەن ئەمە پەرلەمانتارمان هەیە بە پایسکیلەکەی سودوو سکاڵای هەڵواسی و سکاڵای حزب دەچێت بۆ پەرلەمان ئەمە هەموو جی خۆشحاڵی نیە جێگەشتبینی ئەمە هەر بەداخەوە لەگەڵ ڕێزمی ئەنی هەندێک کەس خۆ من کە ئەندامی پەرلەمان بم وەزیفەی من دیارە وەزیفەی من ئەوە نییە بە هەموو کەسێک ئەمڕۆکە ئەمە مزایداتی سیاسیە مزایدەیە ینی حەق نییە کابرا پەرلەمانتار بێ یا هەرکرد لە خوار ئەم شتە بکە ئەمە مەسەلەی تەواضع نییە هەموو کەسێک ئەمڕۆ الحەمدولله لە سای ئەم وەز ئەو هەموو کەسێک سیارەیەکی هەیە کە پێی بچێتە ئەوە باشە پێویست بۆم مزایدەکردن ناکە ئەگەر نازانم هەر کەسێک پێشتریش خەڵکی تر ئەم هەنگاوی ناوە ئەمە مزایداتی سیاسیە تۆ ئەگەر جددی عنی بەیانی با خاوەن هەڵوێز بیدە ناو پەرلەمان بەڵام تۆ وەکو پەرلەمانتار ئیشی من ئەوە نییە مەسەن بێم سندوقی سکاڵایەکدا بنێم ئێستا جارە دەستم بێ ئیش نەکردوە سوێندم نەخواردووە کە چوم سوێندم خوارد دەتوانم مەسەرن لەو شوێنەی خۆم کە لێ دەتوانم نووسنگەیە بکەمەوە خەڵک لێوێ ببینم کێشەی خەڵک بینم ئەم کێشانەش من نایم حەلیکەم و ئەدی حەلکردن نادەم من ئەگەر کێشەکە قابلی ئەوە بێ لە پەرلەمان متابعەکردنی داموزگاکانی حکومت بێ وەکو پرسیار وەکو ئیسیجواب ئیسارەی دەکەم لە ناو پەرلەمان ئەگەر مەسەلەکە دەرکرد پێویستی بە دەرکردنی یاسایەک بێ ئیسارەی دەکەم ئەگەر مەسەلەکە دزرای زیینی پارە و سامانی خەڵک بێ ئەمە بە شێوەیەشتر دەبێ بسم لە میزانیە و لە حسابی ختامی وڵاتەکە تەسیرگەم بەڵام نەک وەکو لەگەڵ ڕێزم وەکو پۆستە چیەکانی زمانی قەدیم لە پایسکلەوە سندوقێکیان پێبوو نامیاندا بەش دەکرد وەڵا ئەمە سندوقی سکاڵا نا ئەمە لەگەڵ ڕێزم یعنی دەبێت پەرلەمانتاریش ینی پێش ئەم ینی لەم زیاداتی سیاسی دوورکەوێتەوە بەداخەوە ئێمە لە خولەکانی پێشتریش پەرلەمانتارەکانمان ئەوەندەی مزایدەی سیاسیان کردووە ئەوەندە لە خەمی بەرژەوەندی خەڵک نەبوون بۆیش لە ناو پەرلەمان کە شتەکان داخراوە بێدەنگ بوون لەسەر زۆر مەسەلەی گرنگ بەڵام لە دەرەوە هاتوون وەڵا لە تەلەڤیزیۆنەکان لە کەناڵەکان شەڕیان لەسەر هینی خەڵک کرد و کاکەوە هەموو بینین من ئەمە هەموو علامی هەموو لایەک باز دەکەم مەسەن کە ئەم موچەی پەرلەمانتار وەری دەگرێ یعنی موچە نییە تا بێتە قاودی لەسەر وەگرێ نایاساییە بەڵام کام کتلەی سیاسی ئەوەی کە بەخۆی دەڵێ ئۆپۆزیسیۆن حکومت هات لەسەر ئەمە ئیش بکە داوای ئیلغاکردنەوەی ئەمە بکە چونکە پەرلەمانتار دێ 4 ساڵ پۆستی خۆیە بەیانی من دەسمە پەرلەمان معاشی خۆمەیە پێویستم نییە لەسەر حسابی پەرلەمان تەقاعد دەگەڕێمەوە سەر پیشەکەی خۆم باشە پێویست بەوە نیە من تەقاعد لەبەرەوەی من مۆزەف نیم حتا لە قانون و لە دەستوریش بە موچەکەی دەڵێن پاداش مکافئە نەک موچە من مۆزەف جیاوازە لەگەڵ پەرلەمانتار مۆزەف نییە ئەم 6 مانگ نهایەتی خدمەش ئەمە بۆ مۆزەف دانراوە لەبەر ئەوەی تۆ تەقاعد دەبی لە کۆتایی تەقاعد دەگە 6 موچە بەسەرێکە وەردەگری هەمووی لەوانەیە بە زروفی ئەوڕۆ لەوانەیە مەسەن بگاتە 15 میلیۆن 10 میلیۆنێک تۆ شتێکی بۆ خۆت و ماڵ و منداڵەکەت پێ دەکەی تازە تەواو لە وەزیفە نەمای بەڵام پەرلەمانتار بخۆی معاشەکەی 8 میلیۆنە پێویستی بەوە نییە کەوا بێ موچەکەی پاداشتەکەی 8 میلیۆنە بێ ئەم قانونەی بۆ دابین کەی و دو 6 مانجی بدرێت طبعا ئەمە لە 2009 من لەسەرم نووسی ئەمە بەڵێ لەو سەرەوە ئەمە ئیشی لەسەر دەکەین بەس یعنی لەبەر ئەوەی علاقەی بە بەرژەوەندی تایبەتی پەرلەمانتارەکانەوە بەداخەوەکە لەسەری نایانە سەرخەت کەس نایە مەسەن تەسیە بە بەرژەوەندەکانی خۆی بدا و موقفێکی بوێرانە بنوێنێ و دژی بوەستێتەوە لە کاتێکدا کەەوە ئێمە
ئۆپۆزیسیانمان بۆ ئەوەیەکەوە داهاتی خەڵک پارێزێ سامانی خەڵک پارێزێ حیزبی سیاسیمان بۆ ئەوەیە حیزبی سیاسی خۆ بەداخەوە ئەمڕۆ کە بۆتە دوکانی سیاسی بۆ خەڵکێکەوە بەرژەوەندی سیاسێک بەرژەوەندی تایبەتەکانی خۆی لێبێنێتی ئەمڕۆ وای لێ هاتووە جا ئەوەی کە لەناو دەسەڵاتەوە ئەوەی کە تریش کە خۆی بەخۆی دکتۆری بەڕێز بۆیە پێویستە ئێمە ناتوانین بەو نەفەسە بەو ئالیەتەی پەرلەمانەی ئێستا من یعنی هیچ جیاوازێک نابینم لەوەی کەوا بڵێ لە 4 ساڵی داهاتوودا لەگەڵ 4 ساڵ یاخود ساڵەکانی ڕابردوودا جیاوازیەک هەبێ ئەگەر خراپتر نەبێ باشتر نابێت. زۆر باشە لە ماوەکانی ڕابردوو زۆر قسە دەکات لەسەر گۆڕینی مۆدیلی حکمڕانی زۆر باشە. ئایندەی ئەم هەوڵانەی کە بۆ گۆڕینی مۆدیلی حکمڕانی لە هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوودا هەبوون کۆمەڵی هەوڵ هەبوو بۆ دەزانی یعنی لە سای ئەم گۆڕانەی کە هاتوۆتە پێش و لە ماوەکانی داهاتوش لە ناو پەرلەمان دەیان بینین چی دەبێ ینی ئایندەی گۆڕینی مۆدیلی حکمڕانی تەواو کۆتاییات ئەم بەڵێ ئێمە زۆر جار کە باسی سیستمی سیاسیمانە کرد لە هەرێمی کوردستان وەکو مۆدلێکی تازە باسەکرا وەکو مۆدلێکی دیموکراسی نوێ بۆ عێراق و تەنانە زۆر جاریان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەزیری شۆڕشە بوو یعنی بۆ ئەوەی هەموو ناوچانەی تر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەدەست دیکتاتۆریەتەوە ئەناڵێن ئەم ئەزمونە سیاسی هەرێمی کوردستان بگوازینەوە بۆ ئەو شوێنانەی تریش بە تایبەتی کە باز لە مەسەلەی عێراق و ئەوانە ئاکرا. بەڵام دوجار ئەوەی ئێستا کە پێی گەیشتوین ئەوە ئەم هەرێمەی کە ئێستا سیستمێکی سیاسی تایەوە ئەو جۆری مۆدلی سیستمە سیاسی کە تایەتی هەمان درێژە پێدەری 27 ساڵی ڕابردووە و ئەگاتەوە بە پێش 27 ساڵەکەش. یعنی لەبەر ئەوە ئێمە ئێستا جیاوازیەک لەم سیستمە سیاسیانە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نابینین. وە بە تایبەتیش ئەمە پەیوەندی بە بارودۆخێکەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەیوەندی بە دید و تێڕوانینی ئەمریکا و یەکێتی ئەوروپاوە هەیە بۆ ئەم دەسەڵاتە سیاسیانی کە لەم ناوچەیە یعنی لەبەر ئەوە بە تایبەتی لە دوای هاتنی ئیدارەکەی ترامپەوە و کۆماریەکان بۆ سەر حکوم ئێمە ئەبینین دید و تێڕوانینە کۆنەکان کە پێشتر لە سەردەمی ئۆبامایە هەبوو بۆ مەسەلەی دیموکراسی و گەشەپێدانی دیموکراسی لەم ناوچەیە ئەوانە کۆتاییان پێهات و لەبەرەوە ئەم سیستمە سیاسی کە لەم ناوچانەیە هەیە ئەم دەسەڵاتدارانە ئەم دید و تێڕوانینی ئەمریکایان قۆستەوە بۆ بەرژەوەندی خۆیان ئەمریکا بپارێزە لەولاوە دیموکراسی مافی مرۆسی لێ یعنی ئێمە زۆر گۆڕانکاری لە دوای بەهاری عەرەبیە و لەم ناوچانەیە ڕوویاندا و زۆر کودەتای سەربازی ڕوویدا و زۆر شەرعیەتی دیموکراسی پێچرایەوە لە کۆمەڵی وڵات لەم ناوچەیە. بەڵام ئەمریکا وڵاتە ڕۆژئاواییەکان لە جیاتی ئەوەی بێنە دەنگ لەسەر پێشێلکاری دیموکراسی و ئەو پێشێلکاریانی لە ئاز مەسەلەی هەڵبژاردن و نوێنەرایەتی خەڵک و دامەزراوە دیموکراسیەکانە کرێ بێدەنگیان هەڵبژارد و زۆر جار پشتیوانیکردنی ئەو هێزانیان هەڵبژارد. بەڵام لەوەی هەرێمی کوردستان مامۆستاخوا مەجالێکم بدا ئەگەر بێدەنگیش بوون بەڵام بە جۆرە لە جۆرەکان حەز ناکەی کە پشتیوانیشان کردیانی بنمونە تۆ لە دانیشتنی یەکەمی پەرلەمان لەم خولی تازەیەدا لە چەند ڕۆژی ڕابردوو تۆ سەیری هەڵی پەرلەمان کە ینی هیچ ئامادەبوونێک یا ئامادەبوونیش ئەوتۆمان نبینی لەسەر ئاستی وڵاتانی ئیقلیمی نێودەوڵەتی بەڵێ کاردانەوەیان هەز دەکەی زۆر سارد و سڕێنی ئەمە یعنی چی ڕاستە یعنی ئێمە ئەگەر سەیری هەرێمی کوردستان بکەین خۆ لە ئاستی دەولیەوە جاران نەبوو ئەوان مامەڵە لەگەڵ دەوڵەتاکەن ئەوان لەگەڵ سیادەی دەوڵەتاکەن ئەوان لەگەڵ مؤسسە شەرعیەکاناکەن لەبەرەوە ئێستاش لە ئەو مەسەلانەیە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدراڵی وایە سەر بە عێراق لەبەرەوە ئەگەر سەیری عێراقیش بکەین من زۆر جار ئەڵێم یعنی ئەمە ئەگەر سەرنج بدەین ئێستا مۆدیلی عێراق بۆتە مۆدیلە کە کوردستان چاوی لێکە من پێم وایە ئەگەر عێراق ئێستا دەوڵەتێکی دامەزراوەی بوایە و دیموکراسی گەشەی تیا بکردایە و ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەگەر دامەزراوەیەک بوایە دامەزراوەیەکی دیموکراسی کارا بوایە لە عێراق کاریگەری بەڵێ بیتوانیا ڕۆڵی چالاکی خۆی لە عێراقا ببینێ و دادگاکان لە عێراقا بێلایەن و سربەخۆ بوونایە و دەوڵەتی عێراق ئێستا دەوڵەتێکی بەهێز بوایە پێم وایە ئەوە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان ئەبوو و هەروەها لە ڕووی دەستوریەوە ناچارە بوو کە عێراق لە بەغاوە لە سنتەرەوە لێپێچینەوەی لەگەڵ بکە چاودێری لەگەڵ بکە و بیخاتە ژێر چاودێری خۆیەوە بەڵام لەبەر ئەوەی عێراق کە ئێستا هەندێکگەڵێن پێنجەمین و هەندێکەمین سێمین وڵاتی گەورەی گەندەڵی دنیاە و دەوڵەتێکی مەسهەبیە و هێزەکان لە ژێر چاودێری
دێری وڵاتانی دەرەوە جموجۆڵیان پێکرێ ناتوانێت دانیشتنی پەرلەمان یەکلاکاتەوە، ناتوانێت پێکەنانی حکوومەت یەکلاکاتەوە، ناتوانێت وەزیرێک دانێ ئیلا ئەبێ لە دەرەوە دەستی خستن هەبێ لەلایانی ئەمریکاوە بێ، لەلایانی ئێرانەوە بێ، لەلایانی وڵاتانی ترەوە بێ. لەبەرەوە ئەمە بۆ وڵاتێکی خاوەن سیادە، ئەی بۆ هەرێمی کوردستان عێراق هەمووی لەدەستداوە، لەبەرەوە هەرێمێک کە خاوەنی سیادە نییە. ئەوە کە لە هەرێمی کوردستانی شاکەوەکو بەڕێزیشتان پێشتر وتوان ئێمە لێرە دەستورێکمان نییە، ئێمە سیادەیەکمان نیە، دادگا سەربەخۆ نیە، ئێمە دادگا سەربەخۆ نیە، هیچ شتێک نییە. و ئەم دوو حیزبە هەموو شتێکیان بە حیزبی کردووە و پێم وایە بارودۆخی بە حیزبیکردنی ئێستا زۆر خراپترە لە ساڵەکانی 90 و سەرەتاکانی دروستکردنی پەرلەمان و پەرلەمان و حکوومەت، چونکە لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردووە ئەو جۆرێک لە حکوومەت کە ئەمانبینی هەبوو، ئێستا وەرە بڕۆرە ناو دامەزراوەکانی حکوومەتەوە، وەرە سەیری هەموو کەرتەکان کە یعنی لەبەر ئەوە جێبەجێکردنی یاسا و بێلانی و ئەوەی کە ئێمە پێڵین چەسپاندنی یاسا و ئەوشتانە لەناو ئیدارەکانی حکوومەتە هەر زۆر بەکەمی ماوە، یعنی دەستێوەردانی حیزب ئێستا لە هەموو کاتێک زۆرترە. لەبەرەوە ئێمە ئەبینین گەڕاوینەوە خاڵی یەکەم. پێم وایە لە ئەم پەرلەمانەشە جارێکی تر هەمان دۆخمان بەسەر هاتوتەوە، بەڵام دۆخەکە ناکە ئەوە دۆخی 50/50 دروست کاتەوە. ئەم جارە بە دۆخێکی تر و بەبارێکی تر لە جاتی 2 پارت کۆنتترۆلی پەرلەمان و دامەزراوەکان ئێستا 1 پارتمان هەیە. لەبەر ئەوە ئەبینین هەموو ئەوانەی تر تەنانەت بەیەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە من پێم وایە زیانمەندی یەکەم و دۆڕانی یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستانە. بۆ چونکە ئەبینی ڕێژەی کورسیەکانی لە 150 ئێستا هاتۆتە سەر چەند؟ ئێستا هاتۆتە سەر 21 کورسی، یعنی کەواتە ڕێژەکە چەند کەمی کردووە؟ ڕێژەکە زۆر کەمی کردووە. لەبەرەوە پێم وایە بۆ ئایندە ئەگەر بێت و ئەم هێزانەی دەرەوەی پارتی یەکتر خوێندنەوەیەکیان نەبێ و دوو ڕوئایەکی تازایان نەبێ و جارێکی تر بەخۆیان چوونەوەیان نەبێ بۆ هەڵە سیاسیانەی کە لە ڕابردووە لە بەرامبەری پارتی ئەوە ناتوانن دۆخەکە بە باشی تێپەڕێن. زۆر چاکە، بەڵام دەگوترێت لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لە خولی چوارەم هەموو پارتەکان جگە لە پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەری مەشروعی پارتی ئەمە بینیمان بە تایبەتی لەوەی پەیوەندی بە یاسای سەرۆکاتی هەرێمەوە هەیە بوون بەیەک. بەڵام چیمان بینی بە نەتیجە داخستنی دەرگای پەرلەمان و ینی شەللکردنی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان. ینی هێشتا ئەم عەقڵیەتە ئەگەر مابێ لە هەرێمی کوردستان حەز ناکەی دیسان کارەسات دروست دەکاتەوە. هەرماوە هەر دێتەوە سەر ینی ئەمە بۆ چوونەکانی من دەردەخا کە ڕاستە لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستان ئەم موئەسەساتانە تەنها شتی ڕووکەشن لە پشتی ئەم موئەسەساتانەوە هێزێکەیە لە تاریکی حکمی ئەم هەرێمە دەکا. ئیتر بۆیە من مەسەن بە پێچەوانەی لەگەڵ ڕێزم بۆ مامۆستا مەسەن یەکێتی ڕاستە لە ڕووی شکلەوە بیبۆ لە 50 کورسیەوە لە نیوەی کورسەکانەوە سەر 20 کورسی، بەڵام تا ئێستا نیوەی هەرێمی کوردستانی لە دێگەڵەوە لە بۆ ئەولاوە لەدەستی نیشتیمانی کوردستانە پارتی لێرە هیچی بۆ ناڕوە و حیزبەکانی تریش ئەم خاوەنی هیچ نین لێرە بە هەمان شێوەش بۆ هەولێر ڕاستە ئەم قسەیە. بۆیە ینی ئێمە تا نەبین بە خاوەنی ئەوەی کەوا خۆمان داماڵین لە هێزی تایبەت و میلیشیا ئەوانە و هێزێکی نیشتمانی دروست نەکەین بۆ خۆمان کە ئەم حکوم بە ئێمە بکە بە هەموو حیزبەکان بکە، نەک حیزبەکان خاوەن هەم هێز و میلیشیا بن. ئێمە پەرلەمانێکی لەوە باشتر نابین. کاتم کەماوە ئێستا ئێمە دەستورمان نییە. زۆر چاکە ئەوەی تا ئێرە ئێمە دەستورمان نییە کاریگەریەشی دەبێت بە تایبەتی لە ئێستا و لە داهاتوودا لەسەر کاری پەرلەمان، یان ئەمە بابەتێکی ترە و پەیوەندی بە کاری پەرلەمان. دەستور گرنگە خۆل تۆ ئەگەر هەرگیز نەبێت دەستور ئەگەر دەستورەکە هەبێ ئەگەر پێشێری دەستورەکەش بکرێت بەڵام شتەکانی زەق دیارە دەتوانێت ئیشی لەسەر بکرێت. بۆ نمونە مەسەن ئێستا لە بەغا زۆر ناتوان بۆ دەرەجە ئەساسیە پێشێری دەستور بکەن، دەتوان دێن پێشێری قانونەکان دەکەن بەڵام ناتوان پێشێری دەستور بکەن. تا ئێستا نەیانتوانی پێشێری دەستور بکەن بۆ دەرەجە ئەساس هەندێک پێشێرکاری کراوە بەڵام بۆ شێوەیە حکوومەت و زۆر چاکە. زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ، هەروەها زۆر بەڕێز مامۆستا عومەر عەلی نووسەر و چاودێری سیاسی زۆر سوپاسانەکەم. هەروەها سوپاسی ئەوەی بەڕێزی دەکەم بیداران تا لە هەفتەی داهاتوو لە بەرنامەیەکتر پێتان دەگەمەوە بە پای گەورەتان.